ایرو مسرور بارزانی شێوەردارێ جڤاتە ئاسایی شارێما کوردستانی پێشوازی لە شاندەکێ کۆمیتەیە بەرگریە پەرلەمێنتا بریتانیایە بە سەرۆکاتیا دای هاوار کرد. دەیڤدیتنەکێدا کۆ کۆنسڵێک گشتێ بریتانیا لە هەولێری ئامادە بوو گفتگۆ لە دۆ ڕەوشە عێراق و سووریا و گەفên تەرۆریستên داعش و هەلسەنگاندنا چاوکانیان لەشکری و دارایی ji بۆ ژناڤبردناوی هاتەکردن. هەروەها پێگیریە بریتانیا شەڕە لە دژی تەرۆرێ هاتە دووپاتکردن. لە دیدارەکەدا دابینکردنی پێداویستی چەکی قورس بۆ هەرێمی کوردستان خراە بەرباس و مەسرور بارزانی گوتی ئەمە شەڕێکی جیهانیە دژی تیرۆریستان تێکشکاندن و لە ناوبردنی ئەم هەڕەشەیەش پێویستی بە هەوڵ و وەڵامدانەوەیەکی هاوبەش هەیە. هەروەوەشی خستەڕوو کە ئێمە پێشتریش گوتومانە و جارێکی دیکە دەیڵێنەوە داعش نابێت هیچ پەناگەیەکی هەبێت بۆیە پێویستە گورزە ئاسمانەکان فراوانتر بکرێن. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستان پشتیوانی و هاوکاری بەریتانیای بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەرزتن خواند و داوای چەکی زیاتری بۆ تێکشکاندنی داعش کرد. لە لای خۆیەوە شاندی پەرلەمانی بەریتانیا باسییانەوە کرد کە تەواوی پێداویستی و داواکاریەکانی هەرێمی کوردستان لەو راپۆرتەدا تۆمار دەکەن کە لەسەر پێداویستیەکانی شەڕی دژی داعش بەرزی دەکەنەوە.